پلاندانان یەکێک لە گرنگترین ڕێکارەکانی سەرکەوتن. ژیان وەک یاریەک وایە، بۆەوەی بتوانیت سەرکەوتوو بیت تێیدا پێویستە نهێنیەکان و یاساکانی ناوی بزانین. بۆ ئەوەش پێویستە سەرەتا پلانێکمان هەبێت تاکو بتوانین سەرکەوتوو بین، چونکە ناتوانیت بە شێوازێکی هەڕەمەکی پێیدا بڕۆیت. بۆ ئەوەش پێویستە بە چەندین هەنگاودا بڕۆیت. یەکەمین هەنگاویش کە پێویستە ئەنجامی بدەیت ئەوەیە کە ئامانجەکانمان بە شێوازێکی ئەرێنیانە دیاری بکەین. لەگەڵیشیدا دەبێت ئامانجەکان ڕوون و ئاشکرا بن، توانای ئەوەمان هەبێت بەدیان بهێنین. بۆ نمونە پلانت ئەوە بێت ڕۆژانە دە لاپەڕە لە پەرتووکێکی دیاریکرا و بخوێنیتەوە. گەر سەرپێچی پلانەکەشت کرد ئەوە دەبێت سزای خۆت بدەیت، چونکە هەوڵت نەداوە ئامانجەکەت بەدی بهێنیت. ئەنگاوێکی تر بریتیە لە نووسینەوەی ئامانجەکان لەسەر پەڕەیەک. زۆرێک لە ئێمە چەندین ئامانج لە مێشکماندا هەیە، بەڵام نایان نووسین. لە کاتێکدا ئەوە یەکێکە لە گرنگترین هەنگاوەکان، چونکە ئەگەر ئامانجەکان بنووسینەوە ئەوە مێشکمان لە لای دەبێت و هەوڵ دەدەین بەدی بهێنین و هیچ کات بیرمان ناچێتەوە لەبەر جەنجاڵیەکانی ژیان. یەکێکتر لە هەنگاوەکان بریتیە لەوەی دەبێت ئامانجەکانمان ڕاستەقینە بن، واتە کاتێک ئامانجەکە دیاری دەکەیت دەبێت بیرمان لە لای ئەوە بێت بتوانین لە ژیانی ڕاستەقینەدا بەدی بهێنین، چونکە ناکرێت ئامانجێک بنووسین کە دوور بێت لە ڕاستیەوە و تەنها خەیاڵێک بێت. هەروەها پێویستە ماوەی بەدیهێنانی ئامانجەکەمان دیاری بکەین. بۆ نمونە گەر ئامانجەکە ماوەیەکی زۆر بخایەنێت ئەوە دەبێت بە شێوەیەکی ورد دیاری بکرێت و پلانێکی تۆکمەی بۆ دابڕێژرێت تاکو جەنجاڵی و گرفتەکانی ژیان لەسەر ڕێگەی گەیشتن بە ئامانجەکە لامان نەدات. کەواتە تۆش ئامانجەکانت بنووسەرەوە بۆ ئەوەی بە زووترین کات سەرکەوتن بەدەست بهێنیت، چونکە دڵنیابە تاکە ڕێگا بۆ گەیشتن بە سەرکەوتن ئەبوونی پلانێکە بۆ چۆنیەتی بەڕێکردنی ڕێگاکەی.